بسم الله الرحمن الرحیم. بە پێ و دیمانەیە کە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی ئەنجامی داوە. سوودانی جەخت دەکاتەوە کە وڵاتەکەی لەم کاتەدا هێشتا پێویستی بەمانەوەی هێزە بیانیەکانە کە زۆرترینیان ئەمریکین. سوودانی کە لە مانگی تشرینی یەکەمی ڕابردووەوە ئەو پۆستەی وەرگرتووە دەڵێت بڕوامان وایە ئێمە پێویستمان بەمانەوەی ئەو هێزانەیە چونکە لە ناوبردننی ڕێکخراوی داعش پێویستی بە هەندێک کاتی زیاتر هەیە. لە درێژەی دیمانەکەیدا ئاماژەی بەوەدا کە پێویستیان بەهێز نییە کە لە ناوخۆی عێراقدا بجەنگێت، بەڵکو هەڕەشەکان لە ڕێگەی دزەکردنی ئەو ڕێکخراوە پەڕگیرەوەی لە سنوورەکانی سووریاوە. ویلایەتە یەکگرتووەکان نزیکەی 2000 سەربازی لە عێراقدا بڵاو کردوێتەوە کە کاریان مەشقکردن و پێدانی ڕاوێژە بە هێزە چەکدارەکانی عێراق. بە پێی زانیاری پێگەی ئەلەکترۆنیەکەی سەدان ئەندامی پەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆش ئەرکی تایبەتی جیا لە کاروباری سەربازی لە عێراقدا ئەنجام دەدەن. لەگەڵەوەشدا سوودانی ئەوەی بەمەحاڵ نەزانیوە کە عێراق بتوانێت پەیوەندی باش و هاوسەنگی لەگەڵ هەریەکە لە ئێران و ویلایەتە یەکگرتووەکاندا هەبێت. حکوومەتی سوودانی کە لە دوای ململانەیەکی یەک ساڵە پێک هات کە هەندێک جار پێکدادانی خوێناویشی تێدەکەوت لەلایەنەوە حیزبانەوە متمانی پێدراوە کە لە ئەنگری کۆماری ئیسلامی ئێران و هەژمونیان بەسەر پەرلەماندا هەیە. هەروەها بە شێوەیەکی گەورە وڵاتەکەی پشتی بە گازی سروشتی و کارەبای تاران بەستووە. حکوومەتی عێراق لە ژێر گوشاری چاوەڕوانی جەماوەری وڵاتدایە کە لە ژێر زەبری قەیرانی ئابووری و کۆمەڵایەتیدان. بۆیە لە کۆتایی تشرینی دووەمی ڕابردوودا سوودانی سەردانی تارانی کرد و بەڵێنی هاوکاری لە بواری ئەمنی و ئابووریدا پێدرا. لەو دیمانەیەدا کە دوێنێ یەکشەممە بڵاو کرایەوە محەممەد شیع سوودانی جەختی کردەوە لە نیشاندانی دۆستایەتی بەرامبەر ویلایەتە یەکگرتووەکان کە ئاراستەی بۆ چوونەکانی دژی کۆماری ئیسلامی ئێران تونتر بووە. بەڵام ناوبراوە ئاماژەی بەوەدا کە دەیەوێت لە نزیکترین کاتدا شاندێکی باڵا بنێرێتە واشنگتۆن پێدەچێت ئامادەکاری بێت بۆ دیداری ناوبراو لەگەڵ جۆ بایدنی سەرۆکی ئەمریکادا.